سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست خۆشحاڵم لەوانەیەکی دیکە لە فیزیای پۆلی 12 لەگەڵتان دەبم. لەوانەیە ڕابردوو باسی سووری بەرگری پخود موگنە بارجی پخود باگرمان کرد هەر یەکە بەجیا. دواتر هەستین هەرسێکمان لە یەک کاتیدا باس کرد بەیەکەوە بەستامان بەڵام شێوازی بەستانەکە چۆن بوو دوای یەک بەستن بوو. لەوانەیە ئەوڕۆدا دیسانەکە سووری بەرگری پخود موگنە بارجی پخود باەگر بەیەکەوە دیان بەستین بەڵام شێوازی بەستنەکەمان ئەو جاریان چۆنە هاوڕێک بەستنە. هاوڕێک بەستن چییە؟ جارێ پێناری هاوڕێک بەستنە چۆن بزانم هاوڕێک بەستنە؟ هەر سوورێک زیاتر لە ڕێڕەوێکی هەبی بۆ تێپەڕبوونی تەزوو پێدرێن هاوڕێک بەستن. ئەوە سەرچاوێکی تەزووی گۆڕاومان هەیە مەسەن تەزووەکمان داتێ ئەوە تەزووی سەرچاوە گوتمان پێدرێن چ پێدرێن تۆتەڵ ئەو تەزووە کە دێتن بەشێکی تەزووەکە دێتە سە باەکەی پێدرێن تەزووی سە باەگر. بەشێکی تەزووەکە دێتە سە موگنەبارەکەی پێدەڵێن تەزووی سە موگنەبارێک. بەشێکی تەزووەکە دێتە سە بەرگەکەی پێ دەڵێن تەزووی سە بەرگر. ئەهان دیقەت کە زیاتر لە ڕێڕەوە کتێ بۆ تێپەڕبوونی تەزوو ئەو شێوازە بەستانە پێ دەڵێن چ پێ دەڵێن سووری هاوڕێک بەستن. جا بابەجان سووری هاوڕێک بەستن هەندێک تایبەتمەندی هەیە. یەکێک لە تایبەتمەندیەکانی هاوڕێک بەستن ئەوەیە جیاوازی ئەرچی گشتی سوور سەرچاوە بەرئەنجامی قسێ باشە دەکاتە چێت جیاوازەرێک لەم بەشەکان یەکسانە دەکاتە جیاوازی ئەرچی کاریگەری سەبەرگر یەکسانشە بە جیاوازی ئەرچی کاریگەری سەر موگنەبارەکە یەکسانشە بە جیاوازی ئەرچی کاریگەری سەبارکە. لە دوای یەک بەستن تەزوو یەکسان بووها لەبیر نەکەی هاوکێشەکمان دروست دەکرد لە بۆ جیاوازی ئەرچی بەڵام لێکوانە جیاوازیەر یەکسانە هاوکێشە چێتا دروست دەکەم لە بۆ تەزووی. ئەگەر هاتو جیاوازیەرکی گشتەکە کاریگەر بی یەکسانە بە هەموو کاریگەرەکان ئەگەر ئەوە مەگزیمەم بی یەکسانە بە هەموو مەگزیمەمی سەربەشەکان. جا ئێستا کە مادەم جیاوازەر یەکسانە تەزوو یەکسان نییە ئێستا هاوکێشەی لە بۆ تەزووی دروست دەکەم بزان هاوکێشەکە لە چی واتیە ئەویان چیەوە ئەویان جیاوازی ئەرکە جیاوازی ئەرچی سەرچاوەکە یەکسانشە بە جیاوازەر سەبەرگر یەکسانشە بە جیاوازەر سە موگنەبارێک یەکسانشە بە جیاوازی ئەرچی سەر باەگر. لێرەدا هاوکێشەی لە بۆ تەزووی دروست دەکەم. هاوکێشەی تەزووی سوور بە سوور پێدادێم لە سووری بەرگری پخوددا دەمانگۆ جیاوازی ئەرک و تەزوو هەمان ڕەوگەنە واتە تەزووی سەربەرگر هەمان ڕەوگەی جیاوازی ئەرچی هەیە. ئەوە چییە؟ ئەوە تەزووی سەربەرگرە. لە سووری موگنەبارێک دەمانگۆ جیاوازی ئەرک پێش تەزوو دەکەوێتن بەڵام ئێستا کە جیاوازەرکەمە هەموو بەشەکان یەکسانە دەمەوێت قسەی لە بۆ تەزووی دروستکەم کاتەگا و قسەی دەتوان بۆ شێوازە بکەم برێم تەزوو دوای جیاوازەر دەکەوێت تەزووی موگنەبارێک دواکەوتن لە بۆ خوارەوەیە ئەوە تەزووی موگنەبارگەکەیە دوای جیاوازیەک دەکەوێتن بەنەوەت پلا. لە سووری باەگر دەمانگۆ جیاوازی ئەرک دوای تەزوو دەکەوێتن بەنەوەت پلا. ئێستا کە من دەبێت پێی تەزووی قسەی بکەم دەرێم تەزوو پێش جیاوازیەک دەکەوێت بەنەوەت پلا کەواتە تەزوو پێش جیاوازیەک دەکەوێتن ئەویان چییە؟ ئەویان تەزووی سەر بارەگرەکەیە. دیقەت کەی بابەجان جارێ پێ دەرێت سوورەکی دوای یەک بەستراوتەیە گۆشەی کام لەمانێ خوارەوە سفرە ئەوانەی پێدرێن هەموو گۆشەی نێوانیان سفرە گۆشەی نێوان تەزووی سەربەرگر لەگەڵ هەرێکە لە جیاوازەرەکان گۆشەی نێوانیان سفرە هەمان ئاراستەنە. گۆشەی نێوان تەزووی سەباەگر لەگەڵ تەزووی سەربەرگر نەوەت پلەیە. گۆشەی نێوان تەزووی سەباەگر لەگەڵ هەر جیاوازەرکەچی گۆشەی نێوانیان نەوەتە. گۆشەی نێوان تەزووی سەموگنەبارێک لەگەڵ تەزووی سەربەرگری ئەستوون نەوەت پلەیە. گۆشەی نێوان تەزووی سەموگنەبارێک لەگەڵ هەر جیاوازەرکەچی گۆشەی نێوانیان نەوەتە. ساڵێک لە ساڵەکان ئەویان هاتەوە دوو جاران هاتیتەوە دەڵێ سوورێکمان هەیە پێک هاتووە لە بەرگەکی ئەوم پخود موگنەبارگەکی پخود باگەگرێکی هاوڕێک بەستراو گۆشەی جیاوازی ڕەوگەی کاملمانی خوارەوە 180 پلەیە. دیقەت کە ئەو دوو عەکسێکترنە پێچوانێکترنە گۆشەی نێوانیان 180یە کەواتە IC لەگەڵ IL گۆشەی نێوانیان 180یە. جا ئێستا سێ تەزووم هەیە دەیکەم یەک تەزوو کە پێی دەڵێن بەرئەنجام. ئێستاکە دوو تەزوومان هەیە پێچوانێکترنە لێکیان دەردەکەین کەواتە ئەوە چ دەبێتن ئەو پێکێنەرە دروست دەبی ئەوە پێ دەڵێن چێ پۆزەتیفەکە IC کەم IL. لێرە ئێستاکە بۆ دوو تەزوومان هەیە ئەو پێکێنەرە لەگە ئەو پێکێنەرەی لە سەیەکتری ئەستونن بەرئەنجامەکەیان یاسای فیساگۆرس دەبیتن. یاسای فیساگۆرس ئەوە پێ دەڵێن بەرئەنجام گشتی ئەگە ئەوانە کاریگەر بن ئەوە دەیتە چێت تەزووی کاریگەری گشتی تۆتەڵ تەزووە گشتەکەشمان ئەو گۆشەیە دروست کردووە. ئێستاکە سیفەتێکی لە بۆ تەزوو دروستکرا دەکاتە چ سیفەتی تەزوو دەڵێن چێ بەرئەنجام کە دەکاتە تەزووی کاریگەری گشتی دەکاتە
یاسای فیساگۆریس دەکاتە چەند ڕەجی دووجای لای یەکەم دووجا تەزووی کاریگەری سەربەرگر دووجا کۆ لای دووەم دووجا لای دووەممان چ بوو؟ لای دووەممان تەزووی کاریگەری سەر باگەگرەکە کەم تەزووی کاریگەری سەر موگنەبارکە IC کەم IL کەواتە بەو سیفەتەی تەزووی کاریگەری گشت دەتوانێت بدۆزینەوە. واروها ئەو سێتایی کە دروست بووە لێکوانە سێتای بە پەیوەند دەزمەوە دیسانەکە سیفەتەکی دیکە سێتا یەکسانە بە تان ئینڤێرسی. تان ئینڤێرسی چێ؟ بەرامبەر لەسەر تەنیشت. بەرامبەری گۆشەی چێە؟ ئەو پێکنەرەیە. ئەدی تەنیشتەکە چێە؟ IR کاتە بەرامبەرەکەمان IC کەم IL لەسەر IR تەنیشتەکەش IR یاخود چی دوایەک بەستن تا ئینڤێرسی ئەو پێکنەرە لەسەر ئەو پێکنەرە بەبێ دووجا باشە. هەروەها ڕێگری دیسانەکە بیردەینەوە ئەوە بەرگری خۆی هەیە ئەوەش بە هەمان شێوە بەربەستە موگنەکاری هەیە ئەوەش بەربەستە باگری هەیە بە بەرهەڵستی هەمووان پێمان دەگوت ڕێگری بەرهەڵستی گشتی بۆ تێپەڕبوونی تەزووە یاسایە ئەوانە سیفەتن لە بۆ هاوڕێک بەستن. ڕێگری دەکاتە ڤۆڵتەی گەورەترینی گشتی لەسەر تەزووی گەورەترینی گشتی ئەوە یاسای ئۆمە لە بۆ ڕێگری یاخود ڕێگری دەکاتە ڤۆڵتیەی کاریگەری گشتی لەسەر تەزووی کاریگەری گشتی ئەوە یاسای ئۆمە. واروها سیفەتێکی لە بۆ زێتیش دەتوانین دروستکەین. چوارەم سیفەت ئەوە لە بۆ زێتی زێت دەکاتە یەک لەسەر ڕەجی ڕێگەکە چێ ناوڕەکەی یەک لەسەر R هەمووی دووجا کۆ یەک لەسەر XC بەربەستە باگری کەم یەک لەسەر بەربەستە موگنەکاری ئەوە بۆ سیفەت توان زێتی بدۆزینەوە. و هەروەها سیفەتەش کەش دەتوان دیسان گۆشەی بدۆزینەوە سێتە یەکسانە بەتان ئینڤێرسی. دیسانەکە پێ دەرێم ئەو پێکەنەرە لەسەر ئەو پێکەنەرە بەبێ دووجا ئەو پێکەنەرەمان چییە؟ یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL لەسەر یەک لەسەر R کەواتە ئەگەر ئاتوو تەزوەکان لە بەردەستی بوو گۆشەی بە پەیوەندی تەزوەکان هەژمارکە ئەگەر بەردرەکان لە بەردەستی بوو دەتوانین بۆ پەیوەندی گۆشەی هەژمارکەین لە هەردوو پەیوەندێکە هەمان شت دەردەچیتن. و ئەو سێتایە ئەگە بەبیر نابی لە دوای یەک بەستن دەمانگۆ سێتا یان موجەب دەبی یان سالب دەبی. لە دوای یەک بەستن تەزوو یەکسان بوو پاشا و پێشەکە چێ دەکرد ڤۆڵتی دەکرد دەمان گۆشە موجەب بیتن ئەو لە دوای یەک بەستن ڤۆڵتیە پێش تەزوو دەکەوێتن بەو گۆشەی کە دۆزین ئەگە سالب دەرچوو گۆشە دەمانگۆ ڤۆڵتی دوای تەزوو دەکەوێتن. بەڵام تاریکان ڤۆڵتی هەموو بەشەکان یەکسانە پاش و پێشەکە چێ دەکاتن تەزوو دەکاتن. ئەگەر هاتوو گۆشەمان موجەب بوو تەزووی گشتی پێش ڤۆڵتیەی گشتی دەکەوێتن بەو گۆشەیە کاما دەدۆزینەوە تەزووی گشتی پێش ڤۆڵتیەی گشتی دەکەوێت بەو گۆشەی کە دۆزینەوە. ئەتوانین برێن ڤۆڵتیەی گشتی دوای تەزووی گشتی دەکەوێتن بەو گۆشەی کاژمارد کردیان. بەڵاگە سالب دەرچوو دەرێن تەزووی گشتی دوای ڤۆڵتیەی گشتی دەکەوێتن واتە ڤۆڵتیەی گشتی پێش تەزووی گشتی دەکەوێت هیچ فەرقی نییە. چ برێم تەزووی دوای ڤۆڵتی دەکەوێت چ برێم ڤۆڵتی پێش تەزووی دەکەوێت هیچ فەرقی نییە. کەواتە بابەجان ئاسانی وەرگرە مێچ خۆت ئەگەر هاتوو گۆشت موجەب دەرچوو سوورەکە دوایەک بەستن بوو برێ ڤۆڵتیە گشتی پێش تەزووی دەکەوێتن. ئەگەر هاتوو سالب دەرچوو برێ ڤۆڵتیە گشتی دوای تەزووی گشتی دەکەوێتن ئەوە لە دوایەک بەستن لە هاوڕێک بەستن ئیشەکە پێچەوانەیە. ئەگەر هاتوو گۆشەکەمان موجەب دەرچوو دەرێن ڤۆڵتیە گشتی دوای تەزووی گشتی دەکەوێتن. ئەگەر هاتوو گۆشەکەمان سالب دەرچوو دەرێن ڤۆڵتیە گشتی پێش تەزووی گشتی دەکەوێتن. ئەوە سووڕی هاوڕێک بەستن ئەوەندەی تێدایە یەک تەنها یەک پرسیاریشی تێدایە ئەو پرسیارە لە پێداچوونەوەی بەشە پرسیاری 56 ئەو لە بۆ شیکار دەکەم ئەوە ئەو قسانەی کە دەکەین هەموو لێکانە بە درێژی باسمان کردی سەلمان تەمان لۆد نایەتەوە ئەو پەیوەندیەکانە. پرسیاری 56 لە پێداچوونەوەی بەشە بزانین پرسیارەکەمان دەڵێت چێ دەڵێ سوورێکمان هەیە سەرچاوێکی ئەرکی گۆڕاو لەرەلەرەکەی 1 مێگاهێرتزە لەرەلەری سەرچاوەکە ئەوە سەرچاوەیە لەرەلەرەکەی ئێفی سەرچاوەکە 1 مێگاهێرتزە. نرخی کاریگەری ڤۆڵتیە کە باسی سەرچاوی دەکرد یعنی گشتی ڤۆڵتیەی سەرچاوەکە ڤۆڵتیەی کاریگەری سەرچاوەکە دەکاتە 50 ڤۆڵت بە سوورێک بەسترا کە پێک هاتووە لە چێ بەرگرێک موگنەبارگە کە بەربەستە موگنەکارەکەیدایە باگرێک کە بەربەستە باگرێکدایە هەمویان چۆن بەسترانە هاوڕێک
ئەو وێنەی لە خۆم کێشایتم لە سوور پرسیارەکەی ناداتێ ئەگەر نەری هاوڕێک ئەو وێنە داتێ کە لە وێنەکەی تەماشا دەکەم زیاتر لە ڕێڕەوەکەیە ئەو دەزانام داخۆ سوورەکە هاوڕێکە بەڵام لە خۆی پێیگوتنی هاوڕێک کەواتە ئارەکمان هەیە ئارەکەمان چەندە ئارەکەمان 300 ئۆمە ئەوە ئار و هەروەها بربەستە موگنەکاریەکە XL XLەکەمان 600 ئۆمە و هەروەها بربەستە بایەگریەکە XCمان 200 ئۆمە ئەوانە هاوڕێک بەستراینە داوای چمان دەکاتن ڕێگریمان لێ داوا دەکاتن یەک لە داواکاری پرسیارەکەی دەی ڕێگری چەندە زێ چەندە تەمانێک لە داواکاریەکان دێتەوە هەروەها لقی با دەرێت دۆزرەوە نرخی کاریگەری تەزووی لە هەریەکە لە بەرگر موگنەبارک باگر یان چی دەوێ تەزووی کاریگەری سەربەرگری دەوێت چەندە و هەروەها تەزووی کاریگەری سەر موگنەبارجی دەوێت چەندە و هەروەها تەزووی کاریگەری سەر بارەگرەکەی دەوێت چەندە ئەو لە لقی با لقی جیم نرخی تەزووی گشتی یعنی سوور سەرچاوە گوتمانین تۆتەڵ تەزووی گشتی دۆزەوە ئەدی کوم زانی هیچ کاریگەرە لە خۆی پێت دەرێتن هەروەها لقی دادەرێت گۆشەی جیاوازەرەوە گەشت بدۆزەرەوە ثێتای بدۆزەرەوە ئەو داواکاریانەمان هەیە لە پرسیارەکەی بابەجان مادەم سوورەکەت هاوڕێک بەستنە یەکەم جاکە ئەو لە بیر نەکەی ئەو ڤۆڵتێ کاریگەرە گشتی دایتەما دەکاتە ڤۆڵتەی کاریگەری سەربەرگر یەکسانیشە بە ڤۆڵتەی کاریگەری سەموگنەبارک یەکسانیشە بە ڤۆڵتەی کاریگەری سەربایەگر ڤۆڵتی هەر بەشەکەت ئیش پێ بلەوانە 50 ڤۆڵتە چکۆ و تایبەتمەندێکی هاوڕێک بەستنە چکو ڤۆڵتەی سەرچاوەکەی دایتەما جاری وا پرسیاراتەوە ئەو شتانەیدایە بەس ڕێگریەکەی داوا کردیە بزان ڕێگریەکەی چۆن دەدۆزمەوە تەماشاکە زێتی بدۆزمەوە باشە ئێستاکە ئەگەر ئەمن بڵێم زێت دەکاتە ڤۆڵتەی کاریگەری گشتی لەسەر تەزووی کاریگەری گشتی بزانم ئایا توان بۆ یاسای بدۆزمەوە بەڵێ ڤۆڵتەی کاریگەری گشتیم هەیە بەڵام تەزووی کاریگەری گشتیم نییە زێتشم لە دوو نەزانرا و ناتوانم کەواتە دەچم چ بکەم پەنادەمان بەر سیفەتی زێت لە هاوڕێک بەستن چ بوو زێت دەکاتە یەک لەسەر ڕەجی ئاگادار بە ئاردووزان نییە یەک لەسەر ئار دووجایە کۆ کەوانە لەناو کەوانەکەی چمان هەیە یەک لەسەر XC XL نییە عەکسی دوای یەک بەستنە یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL ئەو جا هەمووی دووجا دێم دادەنێمەوە ڕێگری یەکسانە یەک لەسەر ڕەجی یەک لەسەر ئارەکەمان ئەوە ئارەکەی دایتە من ئارەکە 300 یەک لەسەر 300 کەوانەکەیدا دەخەم دووجا کۆ یەک لەسەر XCمان 200 کەم یەک لەسەر XLشمان 600 کەوانەکەیدا دەخەم دووجا بابەجانە تو چ دەکەی چۆن نووسرایە بە حاسیبەکەت یەکسەر ئەوها بینووسەوە ئەوەی بکە ڕقم ڕەج ئەو ڕقمی وەرگرە دوای X توان ناقس یەک و یەکسان لێدا یەکسان ئەنجامەکە داتێ یان یەکی دابەش ئەو ڕقمی کەیت فەرقی نییە ئەو کاتی ڕێگریەکەمان لە بۆ دەرەچی زێت دەکاتە 212 ئۆم ئەو ڕێگریم دۆزیوە لقی ئەلف بوو ئەویان لقی ئەلف لقی بادێ نرخی کاریگەری تەزووی تێپەڕبوو لە هەر یەکە لە بەرگر و موگنەبارگ و باگر چەندە ئێستا بابەجان ئەو ڤۆڵتی گۆتمان دەکاتە ڤۆڵتی سەربەرگر کە 50 ڤۆڵتە هەروەها ڤۆڵتی سەموگنەبارجیش 50 چکو هاوڕێک بەستن ڤۆڵتی هەم بەشەکان یەکسانە ڤۆڵتی سەربایەگریش 50 ڤۆڵتە باش ئێستا کامم ڤۆڵتی و بەرگمی ناتوان تەزووی دۆزمەوە بەڵێ بە ئاسانی توانم تەزوەکەی بدۆزمەوە چۆن دەیدۆزمەوە تەزوەکە لقی با دەڵێن چێ دەڵێن تەزووی بەرگر دەکاتە چێ دەکاتە ڤۆڵتی سەربەرگر لەسەر تەزووی سەربەرگر ئەوە کاریگەرن تەبعان بەپێی تەزوەکەی بنووسم تەزووی کاریگەری سەربەرگەکە کە داوا کراوە دەکاتە ڤۆڵتیەی کاریگەری سەربەرگر لەسەر بەرگەکە بزانە تەزووی کاریگەری سەربەرگر دەکاتە ڤۆڵتیەی کاریگەری سەربەرگر 50 دابەشی بەرگەکەمان 300 50 دابەشی 300 دەکەم لە بۆمان دەرەچیتن تەزووی کاریگەری سەربەرگەکە دەکاتە 0.167 ئەمپێر ئەوە تەزووی سەربەرگەکەم دۆزیوە ئەو جارە تەزووی کاریگەری سەموگنەبارج دۆزمەوە ئەویش چۆن دەرم بربەستە موگنەکاری دەکاتە ڤۆڵتیەی کاریگەری سەموگنەبارگ لەسەر تەزووی کاریگەری سەرموگنەبارگە بەپێی تەزووی کاریگەری سەرموگنەبارگ بینووسم جێگۆرچەیە دەکاتە ڤۆڵتیەی کاریگەری سەموگنەبارگ لەسەر بربەستە موگنەکاری
دێم دادنێمەوە لە بۆم دەرەچیتن تەزووی کاریگەری سەر موگنەبارەکە دەکاتە ڤۆڵتی ئەوم بەشەکان گوتمان 50ە بربەستە موگنەکارێکەشمان 600 50 دابەشی 600 دەکەم لە بۆمان دەرەچی تەزووی کاریگەری سەر موگنەبارەکەی دەکاتە 0.083 ئەمپێر ئەوە تەزووی کاریگەری سەر موگنەبارەکەشم هەژمار کرد. تەزووی کاریگەری سەبارەکە دەرێن بربەستە بارەگری دەکاتە جیاوازی ئەرچی کاریگەری سەبارەگر لەسەر تەزووی کاریگەری سەبارەگر کە داوا کراوە. بەپێی تەزووی کاریگەری سەبارەگرەکەی بنووسم دەکاتە چێ؟ جێگۆڕچەکەی دەکەین بربەستە بارەگری لە ژێرەوە جیاوازی ئەرچی کاریگەری سەبارەگرەکە لەسەرەوە. دێم دادنێمەوە تەزووی کاریگەری سەر بارەگرەکە دەکاتە 50 دابەشی بربەستە بارەگریمان 200 50 دابەشی 200 دەکەم لە بۆمان دەرەچیتن تەزووی کاریگەری سەبارەگرەکە دەکاتە 0.25 ئەمپێر ئەوەشمان هەژمار کرد. ئەوە لقی بابوو. ئەو جاریان لقی جیم حەل دەکەم. لقی جیم بزانین دەڵێت چێە؟ تەزووی سوورەکە چەندە؟ بابەجان بە دوو ڕێگان لە دۆ دۆزمەوە. ڕێگایەکیان ئەوە ڕێگریم دۆزیوە ڤۆڵتی گشتیشم هەیە بزانە دەتوانم ئەو پەیوەندیە بەکاربین ئێستاکە لێوەرەوە دەتوانم ئەو پەیوەندیەی لێرە بەکاربین ئێستا چکو زیێتم هەژمار کردیا ڤۆڵتی کاریگەری گشتیم هەیە داوای تەزووی کاریگەری گشتیم لێ دەکاتن دەرێم ڕێگری زێت دەکاتە جیاوازی ئەرچی کاریگەری سوورەکە لەسەر تەزووی کاریگەری سوورەکە. بەپێی تەزووی کاریگەری سوورەکەی بنووسم تەزووی کاریگەری سوورەکە دەکاتە جیاوازی ئەرچی کاریگەری سوورەکە لەسەر ڕێگری جیاوازەکەمان 50ە ڕێگریەکەشمان 212 هەژمار کرد لە بۆمان دەرەچی تەزووی کاریگەری سوورەکە دەکاتە 0.236 ئەمپێر ئەوە تەزووی سوورەکەمە هەژمار کرد. بابەجان خۆ دەکرا لەو پرسیارەی ئەو تەزوانەی بدا بایەمە تەزووی سەربەرگری بدا بایەمە تەزووی سەرموگنەبارەکەی بدا بایەمە تەزووی سەبارەگریشی دا بایەمە بیگۆدا تەزووی گشتی چەندە ئەو کاتی ڤۆڵتەی گشتی نەدا بایەمە و هەروەها زێتیشی نەدا بایەمە یان ئەو کریسپانەی نەدا بایەمە کە زێت مام دۆز بایەوە ئەو کاتی بۆ سیفەتەی تەزوو معاز دەکەێت کات ئەو لقی جیم بە ڕێگای یەکەم مەگالیکەم بە ڕێگای دووەم چۆن ئامادە دەکەم ڕێگای دووەم دەڵێم چێ برێم تەزووی سوورەکە ئەو لقی جیم دەتوان بۆ ڕێگاش علیکەم تەزووی کاریگەری سوورەکە دەکاتە ڕەجی دووجای تەزووی کاریگەری سەربەرگر دووجا کۆ IC کەم IL هەمووی دووجا. ئێستا کە دەرم تەزووی کاریگەری گشتی واتە سوورەکە یەکسانە بە ڕەجی دووجای IRەکەمان لە 1960 بەڵام دووجایە IC-یەکەمان 0.25 IL-ەکەمان 0.083 ئەوە هەمووی دووجا ئەوەی بکە ڕقم ڕەج وەرگرا تەزووی کاریگەری گشتێکە بەو ڕێگایش هەر هەمان ڕقم دەرچی 0.236 ئەمپێر دەردەچیت. وهروەها لقی دالمان هەیە لەو پرسیارەی لقی دال دەرەچی گۆشەی جیاوازی ڕەوگە بدۆزەرەوە یعنی ئەگەر هاتوو ئەو دراوانەی دامە RXLX دامە گوتی گۆشەی جیاوازی ڕەوگە چەندە بۆ پەیوەندی حەلیکە ئەوە بە ڕێگای یەکەم دەڵێم ثێتا یەکسانە بە تان ئینڤێرسی تا ئینڤێرسی چێ بەرگەکانە بەردەستیە یاساکە پەیوەندەکە چ بوو یەک لەسەر XC کەم یەک لەسەر XL لەسەر یەک لەسەر R دێمدا دەنێمەوە دەکاتە توان ئینڤێرسی یەک لەسەر X-یەکەمان 200 کەم یەک لەسەر 600 دابەشی یەک لەسەر 300 ئاگادار بە کە دابەشەکەی دەکەی کەوانەی لە بۆی بکە باشە ئەو ئەنجامە بە حاسیبەکەی بیکە ئۆندەت یەک دەردەچێتن دەکتێت تان ئینڤێرسی یەک تا ئینڤێرسی وەرچی وەرگە دەکاتە 45 پلا مادام گۆشەکەمان بە موجە دەرچووە درێن جیاوازی ئەرچی گشتی دوای تەزووی گشتی دەکەوێتن بە گۆشەی 45 پلا. بابەجان دەکرێت لە وزاری ئەوها سوورەکە داتێ تەزوەکانت داتێ بە تەزوەکان بزان داخۆ ئایا گۆشەی جیاوازی ڕۆگە چەندە ئێستا لقی دال ئەگەر تەزوەکان لە بەردەستی بی بەرگرەکانمان نەبیتن ئەو کاتی دەتوانم ثێتایەکەی بەو ڕێگای ئامادەکەم برێم ثێتا یەکسانە بەتان
ئینڤێرسی IC کەم IL لەسەر IR دادەنێمەوە دەکاتە تان ئینڤێرسی IC یەکەمان 0.25 IL یەکەمان لە 1083 ئەوەشمان لە 1167 ئەوەی کەم کەم دەکاتە 0.167 بەشی 0.167 کەم دەکاتە یەک تا ئینڤێرسی یەک دووبارە بەو ڕێگاژ دەکاتە 45 واتە ڤۆڵتەی گشتی دوای چکو موجب دەرچوە لە هاوڕێک بەستن دەرێن دوای تەزووی گشتی دەکەوێتن بە گۆشەی 45 پلا. تەنها ئەو پرسیارەمان هەیە بابەجان لە هاوڕێک بەستن ئینشاڵڵا لەوانەی داهاتوودا لە بابەتی زرنگانە و سووری لە نوێی کارەبای لەگەڵدا دەبم.